من تا ئێستا شەکرەم نەبووە، حەملم هەبوو لە بارچوو فەحسم کرد ڕێژەی شەکرم 54 بوو، زۆر دابەزی بوو. پەیوەندی بە چیەوە هەیە؟ یان عیلاج بخۆم؟ بەڕێزم بەنسبەت دابەزینی شەکرەوە وەکو بەرزبوونەوەی شەکرە نییە. دابەزینی شەکرە هۆکاری خۆی هەیە و دەبێت هۆکارەکان چارەسەر بکرێت. ئەگەر کەسێک شەکرەی نەبێ خۆی لە ئەساسە عیلاجی شەکرش وەرنەگرێت، ئەو کاتە ئەگەر نیشانەی دابەزینی شەکرەی هەبوو کە باسمان کرد و ڕێژەی شەکرەکەی لە 60 بوو، ئەوە پێویستی بە پشکنینی ورد هەیە تا بگینە دەرەنجام و نەخۆشیەکەی بدۆزرێتەوە، چونکە پێویستی بە چارەسەری ورد هەیە و هەندێک جاریش لەوە ئەچێت کە کەسەکە شتێکی هەبێت کە لە ڕێگەی نەشتەرگەریەکەوە لە ڕێگەی عیلاجێکەوە کۆتایی بە حاڵەتی داوەزینی شەکرەکەی بێنێت. لەبەرەوە لە داوەزینی شەکرەیە گرنگە دەستنیشانکردنی نەخۆشیەکە و دڵنیابوونەوە لەوەی کە ئەو کەسات داوەزینی شەکرەی هەیە. سمارت وەرچەرخانە.